بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. بنران وبسراني كنالي أموشقاري ويواري رجوان. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش حالم لم برنامج بيروز وبرزدة لخدمة إيوي أسيستم بو أميديك هردو لامان أم كاتو ساتي كلكوتاي أم روجا بيروزدا لبردسمان دا بخير و ذكر و يادي خوا بسري ببين و پرسیارەکانتان جێگەی سوود و قازانج بە هەموو لایەک بێت و منیش لە خزمەتدان بە گوێرەی توانە و زانیاری خۆم ئینشاء الله. دیارە پرسیارمان ئامادەیە، با بفەرمێت. وعليكم السلام ورحمة الله. الو بلى بفرموا. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. أم كاتو باش خوش فرموا. فرموا بلى فرموا. إما أرسيت معناها بلين تقريبا هذه بهذا الوظيفة. بلى بلى فرموا. أزيك من هي؟ وكريمات. يا وكم داينا وتي بخارزان. بلى الو بلى جملة أزيك هي في وقت داينا وتي بقازان لدوزار دوانزة وتأوم جولبو. لا أو تاريخ وما كاتوا عليه. بلى كل ورقة كاتوا. إيه بلى إذا كل ورقة. بلى كل ورقة. إذا لو تقوم على بتوانا معنا هيك لخانو لو زكاة حديث دوشين. هاي زكاة دي أكلت. بلى أجر أمر زي كل ورقة. بلى أجر أمر زي داتنا أمر زي كداتنا وبو فروشتن أجر بو فروشتن داندراو عرضتان كردو ولا نسيك داندراو أو بيويستا كصالانة زكاتي لبدن بسعري روش سعر كيسان بو بسعر زكاتي لدركي والله ما قرهاتو أرزكا كروتان بس بخوتان تان كريو بو أويكا سردمك لكاتك بيكن بخانو أو زكاتي لسرنية إن شاء الله بويا هر سعر جيابه لهر سعر كابت روجانه سعر صالانه سعري بسعر كي ورد قريتو بسعر الروج زكاتي ليدي مثلا ل 2012 ب دفتر كريتا دوای ساڵێک زەکات لە دەفتەرەکە دەیکا ئێستا بۆتە 40 گەڵا لە 40 گەڵاکە زەکات دەرەکەی کە 1 گەڵا دەکات واتە ساڵانە مادەم بۆ فرۆشتن دادناوە دەبێت هەموو ساڵێک زەکاتی لێ دەربکەی بە سعری ڕۆژ لە بازار چەندەکات لە بەم سعرە دایەنێت والله أعلم. پەیوەندی شترمان لەگەڵا بە بفەرمێت. فرموا. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. بس احمد بسارك من هيا. فرموا. كتشكم هي تقريبا 8 سنة. زور أثرت. يعني تنانت ناري بالرابط جوري نسنكش. بلى. ناوێ يعني خۆم لە مەزبەخکارم ئیلا بێ لە مەزبەخکار یا ئەڵێ شتێکی تەبەرچاوم وەکو گیانەوەری ئەڵێ هێنا شتێکی گەورەیە جسمی وەکو گەینە و ئاو وایە چاوێکی گەوری هەیە دەمی ئەکاتەوە خوێنی گەیەکێت ئەمساڵ لە تاالێتەکەەوە یەتە دەرەوە بەڵێ ئیتر نازانم ژیانی لێ تاڵ کردووی دەم ئامۆژگاری بەڕێزە والله خوای گەورە شیفای بۆ بێنێت و دەربازی کارمونە ڕەحەتی کە تێدایەتی پێویستە ئەمە قورئانی بردوام جوێ لە قورئان بگرێت دوعاکانی بۆ بکەن دائیم يعني آية الكرسي معوذات ئەم دوعانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کردوێتی بۆ مناڵ کردوێتی أعوذك بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة وهول وجود بابا تنيا نبت لما الله وديار حالتي شي دروني لقلا ما أفرته أو مكسيا احتمال حالة جني بيت بويا دبيت بقرآن خوندن لسري و تساوديري كردني لقلي بردوام إن شاء الله بشكو خواي جورا شفاي بو بينتو لم نراحتيا رزقاري ببلام وريابة أمان بولاي هيت كسيك ني بيت كبلت من الرقي تايبتي ترى ودتوانم أمنا راحتي لسر لا بمزيق لقرآن ولا حديث لقرآن ولا في المدكاني بيغمر صلى الله عليه وسلم
خۆی گەورە شیفای بۆ بێنێت و ئەم ناڕەحەتی لەسەری لا بە ئینشاءالله. پەیوەندیشترمان لەگەڵایە با بفەرمێ. بفەرموو پەیوەندیشترمان لەگەڵ بفەرمێ. فەرموو. الو بەڵێ فەرموو. پانەر گوتمنم. بەڵێ. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. السلام عليكم مامستا. عليكم السلام ورحمة الله وبركاته. بس صوتي تلفزيونك خود كيس كبوي تبقين. مامستا سيارك من. فرموا جملته. مامستا من طار رمضان. بلى. طار رمضان قرآن مدخن. بلى. أو أفرتاب شاب جيت كاربو. أقال لنبكم قرآن مدخن. بلى. آية القرآن من دخوان دم قلنا حبارم أنا ختمت مشكلة ديا قرآن بو شو دخان كجويلته نبو آفرتك ما مستا تو قرآن بو خود خواندو أفرت باجويلته نبيس تينا قم لم برسياريتو ما مستا دا تنكيل جينم بلى من دا تمكن ما آفرت قرآن دخلت في القرآن دم أم أفرت فيري كرديت فيرم دا فيرم مشكل إيه بغلطي بغلطي فيري كردي تشاب أو كربي ما مسافرتك إيه خوان دم ختمت مشكل دي قلنا حبارم أنا إن شاء الله مأجوري وأجرتي إلى سري نخير قلنا حبار نيت همو كسيك دەیەوێت خۆی فێری قورئان خوێندن کا سەرەتاکەی ئیلا هەڵە دەکات تا وردە وردە ماوە دوای چەند جارێک لە ختمکردن خوێندنەوە وردە وردە زمانی پاراو دەبێت و یاسا و ئەحکامەکانی تەجوید فێر دەبێت بۆیە گوناحبار نی ئەو کەسەی کە سەرەتا خۆی فێر دەکات و هەڵەی تێدا دەکات ئینشاءالله دوو ئەجری هەیە ئەجرێکی قورئان خوێندن بە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەجرێکی قورئان خوێندنەکە و ئەجرێکی ئەم ماندووبوونەش کە بینیوێتی لەسەر زبانی قورسە بەتایبەت بۆ ئێمەی کورد هەندێک وشە هەیە هەندێک پیت هەیە لەسەر زبانمان قورسە تاوەکو ڕادێن و زمانمان پاراو دەبێت لەسەری ماندوو دەبێن ئینشاءالله دوو ئەجرمان هەیە و تۆش ئینشاءالله مەئجووری خوا پاداشتی خۆت و مامۆستاکەشت بداتەوە. پەیوەندی شترمان لەگەڵا با فەرمێ. بەڵێ فەرموو. لەسەر ختم کاکە بەس وڵام ناداتەوە. فەرموو جملەتە من. بەڵێ فەرموو جملەتە. بفەرموو جملەتە. مامۆستایان باشی بە قوربان. خوا لێت ڕازی بێ سەوتی تەلەڤیزیۆنەکەت کەسکە با تێبگەین. باشە بە قوربان مامۆستا زەحمەنێ دوو سوالم هەیە. فەرموو. یەکەم سوالم هەندێک ئاتونم هەیە تازە کڕیمە هەندێکی هین کۆن عنی ها بە قەتمەوە ئاتمەکانم ئایا زەکاتی ئەکەی یانە تازەکە و کۆنەکە چەندە بێت گەشتۆتە چەند مسقاڵ؟ واللهی مسقاڵەکەی وێوە تازە کڕیمان نزگەی نەقریبەن 14 مسقاڵە بێ ئەوەیشی کە زووتر هەما ئەوش هەر تقریباً 20 مسقاڵ بەسەوە دەنێتە هەرا بە قەتمەوە هین ئەوە نییە بڵێم ناوگرتنەوە بۆ بۆ معاملە دامنایا بۆ هەر بۆ نەفسێت خۆم سەنم و تەواو. بەڵێ جا ئافرەت کوا معاملەی زێڕ دەکات ئاڵتون دەکات هەر بۆ جوانی بۆ خەتی خۆیەتی بۆیە ئەوەی کە ئەڵێت ئەگەر بۆ قەت خۆت بێت و بە خۆتی دابکەیت و بەکاری بێنی زەکاتی لەسەر نییە ئەمە هیچ بەڵگەی لەسەر نییە لە حەدیثە بۆیە يعني قشت آيات فرمودكان كسير ذكي القرآن بيروز خويت على فرمي إن الذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم أواني كعلتون كنز دكانوا جنجيني دكانوا كوي دكانوا زكاتي لدرناكن أو مجدي عذاب شيء بإيش وآزاري أم بيبدا ولا حديثي بيغمبر صلى الله عليه وسلم روجي كان أفرت يكذب ولا بيغمبر عليه الصلاة والسلام كسير شيء لقى الله وبازنيه شيء لدسته پرسیاری لێ دەکات پێم سم دەفەرمێ ئایا زەکاتی ئەم بازنێت دەری دەکەیت فەرمووی نەخێر فەرمووی دەتەوێت تەوقێکی ئاگر لە دەستی دابێت بۆیە بەپێی ئەم ئاەت و فەرمودانە جیاوازی لە بینی ئاڵتوونێک نییە کە ئافرەت بۆ معاملە و تیجارەت دەیکڕێت یاخودەوەی کە بۆ جوانی بەخۆی داکات هیچ جیاوازیی نییە و بەگشتیش وایە ئەگەر لە 100 ئافرەت بپرسیت لە 100 بپرسی 95 ئافرەتەکە ئاڵتوونەکەی بۆ جوانی کردووە بەشێکی دەڵێ وەڵا بۆ ئەومەکە بۆکو پارە و ئەو بمێنێ بۆیە جیاوازی نییە بەڵێ لە مەذهبی شافعیدا جیاوازی دەکەن لە بینی ئاڵتوونێکە بەخۆدا بکرێت لەگەڵ ئاڵتوونێکە بۆ وەکو پارە هەڵبگیرێت
جیاوازی دەکەم بەڵام ڕێی ڕاجح خوشکی بەڕێزم ئەوەیە کە زەکات لە هەمووی دەردەکرێت ماشاءڵڵا تۆش 35 مسقالت هەیە زەکاتی لێ دەرکە کە نزیکی کەمتر لە مسقالێکە والله أعلم پرسیار پەیوەندیشترمان لەگەڵا با فەرمێ. السلام عليكم ماما صدق. عليكم السلام ورحمة الله. عزيزنا بدو برسيارم هيا. بفرمو. يكم برسيارم هو برايكم هيا على دك ايام هات ايشك وهات ايشك كم ضرري تاعكم. بله. تابعوا باشا. اما برسياريكم. برسياريكم اما بتاعكم اويا چارتن سالمو پیش او برایم که حسابم باز کردی کریاتیبو دو جار زکات نانایا استش قرضاره ایشی کردو ایشی کمالیات جلوبر دیافرتانی هبو زور ضرری کردو لسری قرضاره اصلا زکاتشم علی ناتوانم من زکاتی بهم لبری دو جار میاوتی ایترت من با پرسیتی ما مصطفیم زین الله ان شاء الله. بله. بالنسبة برسياري يكمو كهر إيشو كارو كسابت دكا وزرر دكات يعني لا دو حالة بدرني لو أنا خوي تعالى امتحاني دكا وتعقيد دكا وتا شوي صبر دقري لسر زرر خوي جورا بيدا واستاج دي تحقيقات وبا صبر وارامي هبل لسري دو مشان بحاول بدا يعني ايشو كارا كاني خوي بقوريت برز برسيار بالا خلقي شي شار زاب كان ايشو كارو كسابتك يدا بو يمجار زرر نكات بيانصن فرمي ما نديم من استخار الخالق وشاور المخلوقين او كسر زرر من نابك لا هر كارو كس ايشي جدا استخاري خواب كدو مشان مشورته برسو راب اهلي اختصاصي خوي بكات ام برا برزت دتواني برسو راب خلشي باش بكابو ايشي كات خوي جبرش درجه خيري اللي بكاته وبنسبه زكاتك شي ما دام استا قرزاره كتو تجر باري قرزه واجر تو همو صاله زكاه بديت او هیچ اشکالێک نییە بەڵکو خەڵکی نزیکی خۆت و خزمی خۆت لە پێشترە بۆی زەکاتی پێ بدەیت لە خەڵکێکی دوور. پرسیار لە پێغەمبەر کا صلی الله علیه وسلم خێزانی عەبدوڵای کوڕی مەسعود کە ناوی زەینەب بوو ویستی زەکات دەربکە عەبدوڵای کوڕی مەسعود فەرمووی زەکاتەکەت بە من بدە و دروستە خێری زیاترە. زەینەب گومانی لەوە هەبوو تاوەکو پرسیاری لە پێغەمبەری خوا کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم لە وەڵامە فەرمووی تۆ ئەگەر بیدەیتە ئەو ابن مسعود ڕاست دەکات لەوەدا کە زەکاتی هەتا ئافرەت بۆ مێردەکەی دەبێت ئەگەر قەرزار بوو مێردەکەی قەرزار بوو یان فەقیرێکی وا بوو کە زەکاتی بشێت و دوو ئەجرت هەیە فەرمووی یەکەمیان ئەجری سەدەقە دووەمیشیان یەکەم ئەجری سیلەکە و دووەمیشیان ئەجری سەدەقەکە واتە کە تۆ بە کەسی نزیک خۆتی دەکەیت. والله أعلم. فرمو پەیوەندیشترمان لەگەڵایە؟ بەڵێ بەڕێزم خالد ڕازی بێت فەرموو. بەڕێزم لەگەڵ مامۆستامەوێ قسە بکەم وەڵام. ئەی فەرموو بفەرموو لە خزمەتام. بەڵام پرسیارمان هەیە بەڕێزم. بفەرموو. ئەلو سەلام عەلەیکوم. وعەلەیکوم السەلام ورحمة الله وبركاته. باش مامۆستای بەڕێز. خوا سەلامەت. مامۆستا من ملیۆنێکم لای باوکم بوو و ملیۆنێکیشی بە هەدیەدا پێم عەرزیان فرۆشت. ئێستا ملیۆن و نیوەکەم خست لە بانک یعنی لە بانک دامناوە زەکاتی هێن مامۆستا. بەس ئەم ملیۆن و نیوەتە هیچی تر نییە پارە؟ نا بەس ملیۆنە نیم هەڵ لە بانکێکە لە ملیۆن نیو لە بانکێک هەیە چی تریشت هەیە؟ پارە بۆ بۆرە دیارە پەیوەندەکەی بچڕا. فەرموو چێترمان لەگەڵایە؟ وعليكم السلام ورحمة الله. فرموا. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. ماما صادق زحمة التالي. فرموا. دو سال كار ما نقول جواز الكبير من أمانية جواز عن ثانية كن. يا ربي خواي جورا ذريتي شي صالحة في بخشة إن شاء الله. تو قشت أم خزاناني كتأسى من الله يعني خواي جورا من الله صالحين في بخشة إن شاء الله. إن شاء الله إن شاء الله. جماعة مصريين. ده إخوان لقلب بيت. الحمد لله. إخوان قدر بيون ديشتر مع لقلب فرمو. صحملنا بيت صوتي تلفزيونك كسكيتين أقم. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. أنا يقصر أقل ما مستعدكم. فرمو. فرمو برس. ما مستعجان من برسياركم هيا. فرمو.
مامۆستاگیا من جاوتێکمان هەیە چاوی پیسە خەڵک گشتی وا ئەڵێ من باش نازانم بەس هەر کێشێکم تووشە بێ و هەر خەفەتێکم تووشە بێ وا هەستەکەم بۆ بۆنێ ئەوەیە پارەکە ئەم کاتە برایەکە بە حادیسی سیارە کۆچی دوای کرد وا هەستەکەم چاوی ئەو بۆ هەر کێشێکی تریشم بەسەر هاتێ لە چای ئێزانم ئێستا من نازانم چی بکەم دوعا بکەم ئایا من ئەڵەن شتی ئەو بێنە بیستوتێنە تۆ ئیتر چاوی ئەو لەسەر نامێنێت ئێستا نازانم ئەمەژگاری تۆ چێ مامۆستاگیان بۆ من خوشکی بەڕێزم براکەت تووشی حادیسەیەک بۆ بڵێ وەڵایشی جیرانەکەمە کە چاوی پیسە ناواش بۆ شێوێ نیە ئەو کەسە ئەکید ئەوەی کە چاو پیسە و ئەو خۆی نەخۆشە نەخۆشیی لەگەڵا بەڵام تۆش با لێن نبێتە نەخۆشی دەرونی هەر شتێک ڕوویدا بڵێ وەڵایشی فلانە کەسە مرجینی بۆ شێوەیە بێت نابێ وا بیرکەیتەوە وەخوای تەعالە دەفەرمێ قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هیچ شتێک تووشمان نابێت ئللا وەکە خوا لەسەری نووسین گرنگەوەیە تۆ ئەوەی کە لەسەرت پێویستە وەکو ئیماندارێک کاتێک دەبینیت کەسێکی چاوپیس هەیە یاخود حەسادەتی بە تۆ هەیە تۆ ئەوی لەسەرت پێویستە بەیانی ئەواران ذکر و یادی خوای خۆت بکەیت و ئایەت الکورسی و معوذات قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل الله أحد أوانا بخوانو أم دعانا بك كروجانا بيانصم كردويتي بوي خول لا حسود ولا عيني حاسد ولا خلش خرابكار ده بارزيد وبسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق أم دعانا بكو والنابد بهيد جورك تو بتسيدي خي أم جيرانت بقري بلي والله أنا راح كاني كبسر ما تو إشي هو كاركتويت نخير بو شوي نابتو هەوڵ بدە خۆت لە ناخی خۆتا خۆت ئینشاء الله باش بکە و خێزان و ژینگی خۆت باش بکە و تەوەکل بەخوا لە هیچ مەترسا پەیوەندیشترمان لەگەڵا با فەرمێ بەڵێ فەرموو بەڵێ بەڕێ فەرموو سەلام عەلەیکم مامۆستاگیان وعەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاه مامۆستاگیان پرسیارێکمانەیە بفەرموو بڵێن ئێمە خزمێکی نزیکمان مەعامەلە شتەکە بڵێن بۆ جینسیە و بۆ تەویستەکەن و ئەم شتانە ئەو بە سعرێکی هەرزان بۆ ئێمە ئەیکا بڵێن یەکێکی تریش کە داوا لە ئێمە کە ئێمە سعرێکی تر ئەڵێن یعنی شتێ زیاد بۆ خۆمان نەخینە سەری ئەوە حرامە یان حەڵاڵە بۆ ئێمە یعنی ئەوە لە ناوسی جێناکۆکن و ئەلەو شوێنانەیە بەڵێ ئیشی تە معاملات ئێوە خۆتان مەثەلا خەڵکێک لە سلێمانیدا نیشێ ناوێرە بچێت بگەڕێتەوە بۆ کەرکووک بۆ شوێنەکە لە ئەوروپایان ئێستا بڵێن بۆ خزمی خۆمان لە ئەوروپا ناوان دەستیان ناگادێنەوە بیکەن ئیتر ئێمە ڕاستێرن ئێمە خزمێکی ترمان بە هەرزانتر بوو ئێمایکڵە شتێکیشی بۆ خۆت خەسەر ئێمە شتێکە خەینە سەری لە سعرەکە زیاتر لەوەی کەیاوێتی پێمان ئەو سعرەکە خەینە سەری حەڵاڵەیان سەیریکە خوشکی من ئەگەر فعلەن یارمەتی ئەو کەسانە دەن و ئەگەر خۆیان بیکەن مەصرفیان زیاتر دەچێت و کاتیان زیاتر دەڕوا ئینشاء الله گوناحبار نابنەوەدا ئەگەر شتێکی ژوەر بگرن ئێوە بەڵام بە مەرجێک شتی ناشەرعیان بۆ نەکەن بە شەرعی شتێک کە حەقی ئەوان نەبێ و مستحقی ئەوان نەبێت نەچن بە واستە و عیلاقاتی خۆتان بۆی حەڵاڵ بکەن و پێی ببەخشن ئەوە نابێت بە هیچ جۆرێک بەڵام ئەگەر کارەکە کارێکی ئاساییە بەڵام تۆ ئێوە وەکو وەچیلێک ئیشەکەی ئەو دەکەن ئەو ئەگەر پارە ژوەر بگرن لەسەری ئینشاء الله گوناحبار نابن والله ئەعلەم فەرموو پەیوەندیشترمان لەگەڵایە بفرمو السلام عليكم مامۆستا وعليكم السلام ورحمة الله پرسیارێکم هەبوو فەرموو من تقریبا 59 ڕۆژ ئەبێ مناڵم بووە لە عادەی خۆشم پاک بوومەتەوە بەڵام چەند جارە خوێنە بینم ئایا نوێژ و ڕۆژوم دروستە بێ دروستە ئینشاء الله تەواو مادام هەموو ئافرەتێک خوێنی سووڕی ماگان و سووڕی مناڵبوون ئەناسێ چۆنە دوای ئەوەی کە ڕەنگەکەی گۆڕا و ئەم ڕەنگەی نەما ئەو کاتە ئەگەر بە ڕەنگێکی زەرد و یاخود کاڵتر بشی بینی ئەوە خۆت پاک دەکەیتەوە و نوێژ و ڕۆژووی خۆت دەکەیت والله ئەعلەم پەیوەندیشترمان لەگەڵا با فەرمێ السلام عليكم عليكم السلام ورحمة الله دەستخۆشم بەرنامە جوانە لە خۆت و سەرجەم کارمەندانەکەم خالتان ڕازی بێ خۆ هیوادارمە بەرنامە لە دوای ڕەمەزانێک بەردەوام بێت انشاءالله ئینشاء الله ئینشاء الله داوای دوعای خێر لە خۆت و سەرجەم مسلمانانەکەم مامۆساگیان هیوادارم ئەم تاشەوە لە دوعای خێر بێ بەشمان مەکەن ئێوەژ ئینشاء الله دوعای خێرمان بکەن خوا لێت ڕازی بێ خوا خوشکی بەڕێزم پەیوەندیشترمان لەگەڵا با فەرمێ بەڵێ بەڕێ فەرموو
الو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. الو باش مامۆستا باشی براجیان ئەحواڵت؟ زۆر سپاس مامۆستا. وەڵا حەزت لێم دوو پرسیارمە بوو. فەرموو. پرسیاری یەکەمم مامۆستا ئایا نەشید واتە سرودی ئاینی تا چەندێ ڕێپێدراوە ئەگەر ڕێپێدراویشە مەرجەکانی چین؟ واللهی براجیان ئەم پرسیارە لەوانەیە کات زۆر بگرێ بەڵام بە کورتی وەڵامت بدەمەوە. هەموو شتێک نەشیدی ئیسلامی ئەگەر شتی ناشەرعی تێدا نەبێت براکەم، یەک دوو زێدەڕەوی تێدا نەبێت لە مەدەحکردن و پیاهەڵانی کەسایەتی و کەسان هەتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر بێت. وەسەیەم ئەو کەسە زۆر زێدەڕەوی نەکات لە گوێ لێگرتنی بە جۆرێک کەوای لێبێت ئەوەندە لای شیرین بێت گوێ لە قورئان نەگرێت زیاتر حەزی لە نەشید بێت. ئینشاءالله لە سنوورێکە جائیزە بەمەرجێک مۆسیقای لەگەڵ نەبێت و وەکو وتم شتێکی ناشەرعی لەگەڵان نەبێت و وریاش بە لەوەی کە يعني لصحابة وارد بو كفرميان الغناء ينبت النفاق في القلب كما ينبت الماء البقلة قوراني ونشيدي إسلامي كالرابردو بيدا قتلا تغبير أو أنا توي النفاق لدلادة سينت هر وكو چون او كاتي كبخاكك دا دكريك جوجيا دروينه ايش بو شيويا كاتي كتو جوي لنشيدي اسلامي دغريد ام نشيدي اسلامي والديك اواز لا شيرين دبت يعني كسيك مثلا اعتيادي خلق جوي لنشيد ناغري اگر كابرا دنجي خوش نبت كدنجي خوش بو ورده وايل دنجي فلانه كسي زور لا خوش دبت خوشي دبت اوازكي لا شيرين دبت كاوازي لا شيرين بو لوانه روجگارك شيطان واي بو دينته بيشوا كاتك لا بتنيايا ياخذ جوال الراديو ولا التلفزيون دقريت اوازي تري گۆرانیەکی ناشرعی جوێرە دەبێت کە هەمان ئاوازی ئەو نەشیدە ئیسلامیە کە بە هەمان ئاواز وتراوە وای لێدێ ئەویشی لاشیرن دەبێت. لێرە بە دووا دەبێتە کەسێکی تا حاڵەتێکی دووڕووی تێدا دروست دەبێت کاتێک کە لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکە و لە مەجالیسە تەنها گوێ لە نەشیدە ئیسلامیەکە دەگرێت بەڵام کاتێک کە بە تەنیا دەبێت گوێ لەم گۆرانیەش دەگرێت کە ناشەرعیە بەڵام هەمان ئاوازی نەشیدە ئیسلامیەکەی هەیە و لەلای ئەو شیرنە. ئەمە ظاهیرەیە کە تا ڕادەیەک چەندین کەس ئەمەی تەجروبە کردووە و ئەڵێن فعلەن گەیشتووینە ئەم نەتیجەیە لە ڕێی نەشیدی ئیسلامیەوە وامان لێ هاتووە ئێستا حەزمان لە ئاوازی تریشە. والله أعلم. خالد راسي ببراكم. فرمو بيوين ترمان لقلايا. الو. بالا فرمو. مع مصايانم كاتب باش. او كاتب باش خوشي برازم. بزحمتم لقل مع مصايان ام كاتب باش. او كاتب باش خوشي برازم فرمو. دست ما تشكر. صوتي تلفزيونك كسكا كمك صوتي تلفزيونك كسكا بات يبقى ان شاء الله. ما مصاياتم بزحمت بشتاريك ما بو. اي فرمو. فرمو خوش كمن. ما مصايان. الو. ما مصايان. صوتي تلفزيونك كسنا كيت هر دوباره كيت ومن جملته يا. كسم كردوه بريسه. استاباش جملته بفرمو. ما مصايان. بله. ولاتم ترسالك ما بو. اي بله فرمو. الو. جملة خشكي من. برسيارك تسيه بفرمو. ديار بيوندي كيف بصراب بولا. بيوندي اشتر مالك الله باب فرمه. فرمو. ما مصايان صلاي خولي بين. صلاي خولي توش بلاي برازم. ما مصيان برشارك ما لسر مسألة زكاة. فرمو. ما مصيان من تقريبا بو دو صلاة بو سي صالوات هني فارم لقرزايا لاي سينا فرا. بالله. دو صاليان بردوام او قرزيجان ك او باريك لقرزابوا زكاة كيم داوا. بله. بلام هتاكو إيش ديارني يعني وادرك كبيرك أو كيا وأنا كتباركم دوا كيان مثلا بدست يعني ونيا بمدنوا أي بردوام زكاتك بدم يانا براجان أجر أمباري لقرزايا ليبي أميديت لا كسيك كبارينيا ياخذ ما يبوتشا ياخذ ناداته وغصبي كردوا به جورك نايداته ظاهري أما دبينيت أو زكاتي
لەسەر نییە ئللا کاتێک وەرگرتەوە یەکجار زەکاتی دەربکە والله ئەعلەم. بەڵام ئەگەر قەرزەکەت خەرجێکی وایە داوا لە کەسێک بکەی دوای ماوەیەک دەتوانێت بۆت بجێڕێتەوە واتە لێ بێئومێد نیت ئەوە ئەگەر 10 ساڵیش لای کەسێک بێ بە قەرز هەر 10 ساڵ دەبێت زەکاتی دەربکەیت. ظاهری ئەوەی بەڕێزت باسی دەکەیت زەکاتت لەسەر نییە تا ئەو کاتێک کە پارەکە وەردەگریتەوە ئەو کاتە زەکاتی 1 ساڵ دەربکە والله ئەعلەم. پەیوەندیشترمان لەگەڵا بە فەرمێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. ما وصلت رسالتكم هو. فرموا. ما وصل دكت معن هي في مع مكا واران زوج حز يعني مش خم حز كم كثير بنو رابن 8 طالعان و10 طالعان باشي شنو زوج باش من الخابز زادية أحسن مكان باي إخوانا زانو حز شايفان زيادة الرابن مختلف. إذا في مشالين دروز نية من عالن أوانا. ويستمزانم أو تونو. دزنيجيان توا مادام بيغمر صلى الله عليه وسلم دفرمي لحوت صالي ومنال فيري نيوش كانوا لدى صالي اللي دانشيس أسايي ليان بدن بوي لسر نيوش بردوام من لحوت صالي ومادام لحوت صال بسر وننوش كب إمامتي شام ممكن إن شاء الله جائزة. وأخواب هداش تيوش بداته إن شاء الله. بيوان ديشتر مالك الله بفرمي. ألو ماما صايقان صلاة خالد صلاة خالتوش خوش كمين. ماما صايقان برسالة بجي أحمد. فرمو. من نزيكي أوا نزيكي في المسقالة عطونا هيا. بله. تقريبا مانكي هاش يترشار فعلا أو عطونا هيا. هنيكي عايرة هاش ده هنيكي عايرة بيستويكا. بله. ده استأمر زكاتي در كم ناس عم تنجوين دريكا. بيبا مثلا نظرنجري بيكي شمزان باي تشانيكا ولا باركي زكاة بم. يان تنجوين زكاتي أو در كم. لباركي زكاة در كخوتو عطونا كصالان ناتي كس بدك من واخلق واوكات صالي مثلا سي مسخالك دركات وكميكاتو لم التونا كد مثلا هموي كوكيتو تسل مسخال بيت بزانا مسخالي بسنه لبازار باركي درك با باري مالو دوز التونا كشت بالزيكي خوي منتو بالنسبه هجدو بيستيوكا كشوا احتياط بوديني خوت هموي لسر حسابي بيستيوجي بوبكو مثلا ما دام تيك الله لسر بيستويك زكاتي هموي دربك مثلا عيار هجده ب 200 بيت و بيستويك ب 230 بيت حسابي 230 وكذلك ابوي مالكت باك بيته والله اعلم. فرمو بيودي يشتري مالك الله. الو بالله فرمو. السلام عليكم مام صيان. عليكم السلام ورحمة الله. باستك مام صيان ما من خوشيت عليك مام صيان. خالد رازي بيت. زور باس مام صيان من على خوان بدايتي تايبتن هي زور في بدعاء خير جناب تاعنا. جابوا إن شاء الله قلنا مشانا لنزلتي باش توا دعاء بوكن زور ممنون تاعنا بمام صيان. إن شاء الله يا ربي خواه شفاء وبيني وخواي قول الصبر وعرامته وبخشته وخواء أزل بنسي إن شاء الله. ممنون مام صيان جاتر وقفك كم لو أنا أترسم كتقالبي نارضاية وتشنك زور جار عزيتي كان ما عليك أقرب مرون كي تو مام صيان. إن شاء الله إن شاء الله خوالك خوش دبيت. لقلوب دم أنا نشأ دعاء بوكي زور صافتك مام صيان. إن شاء الله إن شاء الله خوالد خوش دبيت إن شاء الله سرق سيش كردوت إن شاء الله. خوالد رازي بيت. شوي بينه. سلامتك يا أخو. فرمو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باشي ماما سجان. خالد رازي بي خوش كمان. ماما سجان والله من زور لمردن أترسم. دائما مردن هلا خيامة شوانيش زور لا شو صار تبي قاشقون صار تبي لما المردن زور يعني زور أترسم. إتنا نظام كنا أحباره ومنظام تشيب كم. نا والله خوش كمان بو المردن بترسي باشا إنسان كان المردن بترسي خوشي بو آمادة ذكات. خوشي بو آمادة ذكاء ماله خەڵکی وا دەبینی وەڵێ ئەسڵەن لە مردن هیچ ناترسم. ئینسان هەر شتێک لێ بترسێ خۆشی بۆ ئامادە دەکات تا ئەوابی بەڵام تا ئەم حاڵەتە خراپە کە مەثەلەن وا لێ بێت مردنەکە ترسانەکە لی بە شێوەیەک شەیطان بیگۆڕێ کە تۆ دواز لە تاعات و عیبادەت بێنیت و بڵێ وەڵاهی لە ترسی مردن من ناوێرم عیبادەتیش بکەم نوێژیش ناکەم چکە ناوێرم بچم دەست نوێژ بگرم ناوێرم بچم ئاوا بکەم ئەمە خراپە ئەجینا ترسان لە مردن و ناوگۆڕ ئێسان هەتا لێ بترسێ ئێستا کەمە خوای گەورە ئەم ترسەت کە هەیە ئینشاءڵڵا بۆ تەندروست کات و بەرەو بەختەوەری بەهەشتی ئینشاءڵڵا. پێویستمان لەگەڵا با فەرمێ. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. مستمعك أبيض. بفرموا براجيان. كرم الله شرولين.
هذا مثلا بيش أساس قرآن كل من درس كاسبة نحو ده مثلا أطفال مثلا قلت لابد أن أقعد خلال جاقة مثلا حرفة كان ما يقدر بيقدم تنين أوانجك تصور بقام ما بس قرآن خوێندنە لە قورآن خوێندنە هەڵەی تێدا بکەیت بس قرآن تخوين بيش أصلا درس كاسبة نحو ده ما زفا تخوين مواكس مثلا حرفة كان خلال كم تنين أون سيري كبراجان أجر لا يكسر نخوێندووە فرصة دەرفەتت لە بۆ ئەمە قەی ناکە خۆت بەردەوامە لەسەر قورآن خوێندن بەڵام نابێ بڵێ هەروە لای کەس ناچم نایخوێنم بە قەی ناکە بە هەروە بە هەڵە بمێنمەوە پێغەمبەر صلی الله فەرمێ خێرکم من تعلم القرآن وعلمه خێرترینی ئێوە ئەو کەسەیە کە خۆی فێری قورآن خوێندن دەکات بۆیە تۆ بڵێ وەڵا هەر ئەوا دەبم نابێت ئەوابی هەوڵ دەبچێت لای کەسێک کە فێری قورآن خوێندن دکات بەڵام تا ئەو کاتەی دەچیت و ڕادیت و فێر دەبیت لەسەری إن شاء الله أجر هلاشي تلعب كي تكون أحبارني لسرقوا إن شاء الله والله أعلم بيودي يشتري مالك الله بفرمه ألو بالله فرمو أنا لك دكتور صدقا فرمو باشي دكتوريان خالد رازي بي أخوة من ترشاري كما بو أجر عزتني فرمو دكتور جامن نزرم كردوا جت لما جملة باش نزلت كردوا بالله من نزرم كردوا كشتر بۆ نمونە کاتێکە کێشەیەکم تووشە بوو یان شتێک ڕووی ئەدا بۆ نمونە ئەمتخوایە بەس ئەم کێشەیەم لەسەر لابەی من ینی دە ڕۆژ بە ڕۆژوو بم یا بۆ نمونە ئیتر ئەو ڕۆژوە کۆ بۆ لەسەرم من نەمزانی کە شتێک هەیە ناوی نەزریان ئەبێ بە نەزریا وکو مەرجێکی لێ دێک ینی کە ببێتە بە گوناح سەراحەتەن ئیتر بەردەوام بووم لەسەری ئێستا ڕۆژوەکە زۆر لەسرم کۆ بووەتەوە يعني زوري كردوا لسرم قيشتو تسن والله قشوته 200 هاي ما شاء الله جاتو خوشكي من طوا برسياركت بوشبيه لا برشاي كتير شمها اوي من تنزال زول حديث اشتكاني بيسم الله ك هتا اگر گناحێکی گەورەت هەبێ خوای گەورە داوای لە خۆشتم بکەی بۆی خوای گەورە ئومێدەکان بەدی بێنێ من ئەگەر تاکو و خاوەنی ئەو هەڵەیە بم چۆن بتوانم داوای شتێک بکەم لە خوای گەورە بۆی ئومێدەکانم بەدی بێنێت یانی وەکو کام هەڵەیە بۆ نمونە ئەوەی کە نەزرم کردووە ئەوە گوناحێکی گەورەیە لەسەر من نا دەی خوشکی من نتبات تێدەگەیەنە جۆ بگرە مەسەلە ئەم نەزری کە کردوتە ئەگەر کەسێکی خوێنەواری و زانیوتە نەزرکردن هەیە لە دینە لەسەر واجب و دەبێت جێبەجێکی ئەم مەسەلەیەت ئاوازانیوە ئەوە دەبێت بەخوا هەر 200 ڕۆژۆکە بە ڕۆژوو بیت والله ئەعلم باشە 200 ڕۆژۆکە بەڵام ماوە مەرجنی ئەوە بێت ئەگەر زانیوتە کە نەزر هەیە و نەزرکردن ئەوەیە کە دەبێت لەسەر واجبە و بەڵام کە لە کاتێکا کردوتە لەسەر ترسی خۆت لە زۆر شت ترساویت و خێراوت دەخوا لەسرم لا بێ ئەوە بێت و کە نەتزانیوە ئەمە حکمێکی هەیە و پێویستی بە ڕوونکردنەوەی زیاترە لەسەر ئەم مەسەلەیە بەڵام بڵێ ئێستا من گوناحبارم مادام ڕۆژەکان ناگرمەوە کەواتە من هیچ مەطلبێک داوا لەخوا ناکەم و هیچ شتێکم بۆ نایەتە دی نەخێوانی هیچکە تۆ خۆ نەزرکردن گوناحبار نیتۆ نەزر نەدوتووە کاتێک گوناحباری کە بڵێ من نەزر بێ لەسرم بەیانی بە ڕۆژوو دەبم نەزر درێژخایەنە تۆ توانی لە تەمەنی خۆتا سەنت هەیە ماوە ئەم ڕۆژوانی کە لەسەر تە بیگریتەوە ئینشاءالله ولەسەر ئەوەش نەچیت خۆت لە تاعەت و عیبادەت و کاری باش بە دوور بگری بە گومانی ئەوەی خوای گەورە لە جیرانەکە لە بەرەوەی گوناحباری ئینسان چەند گوناحبار بێت دەبێ بەردەوام بێت لەسەر تاعەت و عیبادەتیش پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ وأتبع السیئة الحسنة تمحوها والله أعلم پێوین ترمان لەگەڵ با فەرمێ فەرموو الو قال الكلمة فەرموو براجیان السلام عليكم ورحمة الله وعليكم السلام ورحمة الله باسي دكتور جام خالد رازي بي سيدا بارك الله فيك دكتور معد السيف سيرة كابون هجر بدم هبيت بفرمي مستر رازي دكتور دعاء كرنيت وتريه دعاء بري ركوعي أفشي واضح هنكو بقافي بربالاف الفترين أو مزجافتر كردستاني أفشي واضح هني يدرسته قبل يعني ما بس قبل الركوع يعني بعد الركوع بلى تشتي الركوع ايه بلى أفشي واضح هني درسته وانزينا والله أعلم هردو شي واردة اللي بيشي بكري أخو للدعوي والله أعلم
پێویستتر مالێک گەڵا با فەرمێ. هەلو سلام علیکم. عەلەیکم السەلام براگیان. ئەمە پەیوەندی کەمەوەشەوە. فەرموو براگیان. هەلو مامۆستاجان سلام علیکم. وعليكم السلام ورحمة الله. صوتي تلفزيونك كم كسك تلفزيونك؟ مامۆستا ئەمە دوو پرسیارم هەیە. فەرموو. پرسیارم ئەوەیە یەکێک نەخۆشی بێت کاتی نەخۆشەکەی کاتی بێت. بڵێن 3 ڕۆژ و 2 ڕۆژ بێت. ئایا ئەتوانێت دوایی بە ڕۆژ و بیتەوە و ئەجا دوایی فیدیەکەشی بەیان فیدیەکەی بەیان بە ڕۆژ و نەبیتەوە؟ بڵێ ئەرە پرسیارەیە؟ بەڵێ دیارە پەیوەندیەکەی پچڕا. ئەوەیە ئەگەر گوێی لە منە پرسیاری یەکەمیان با وەڵامی بدەمەوە. ئەو کەسەی کە نەخۆشیێکی کاتی هەیە بۆی هەیە بە ڕۆژوو دەبێت ڕوخسەتە، بەڵام لە دواییدا دەبێت ڕۆژەکەی بگرێتەوە فیدیەی لەسەر نییە. حتا ئەگەر ساڵی یەکەمیش نەیگرێتەوە بۆ ساڵی دووەمیش بوو هیچ بەڵگەیەک نییە لەسەر ئەوەی کە فیدیەش بدات و ڕۆژوش بگرێتەوە، بەڵکو تەنها ڕۆژ و گرتنەوەی لەسەر ئەو کەسە. والله أعلم. پێویستترمان لەگەڵا با فەرمێ. السلام عليكم باش مامسا. عليكم السلام ورحمة الله. باش مامسا دوت پرسیارمان هەبوو. فەرموو. مامسا پرسیاری یەکەم قورئانی وا دەمەوێت ختمی کەم، ئینجا بەرنامەی قورئان خوێندنم پێ ناو مۆبایلەکەی بە دەنگەکەی قورئانەکەی دەخوێنم. ئایا هەتانی ختمی بکەم؟ بەڵێ. ئەوە دەتوانم ختمی بکەم یعنی بەگوێگرتن؟ بەرە گوێ ڕادەگرم لە قورئانەکەی ئینجا دەست لەسەر کەلیمەکاندا دەنێم وەکو ویدیۆ خوێندنەوە. تەواوە ئینشاءالله ئینشاءالله ختمە. بەس مامۆستا وایە دەرێنگە قورئانی بخوێنیوە بۆ 7 کەسان دەستێشتی وا هەیە بکرێتە هەدیە؟ چۆن؟ دەرێگە قورئانی بخوێن دەتانی بیکێ هەدیە لە بۆ 7 کەسان؟ نا وەڵڵا هیچ بەڵگەیەک لەسەری نییە. خوای تەعالی دەفەرمێ وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى. إمام الشافعي رحمة خوای لێ بێ دەفەرمێ وایەتە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئهدای ثەوابی قراءەی قورئان و قراءەی فاتحە بۆ کەسی تر ناچێت. بۆیە بەڵام تۆ دایک و باوکت بەشدارن، هەر کەسێک قورئان دەخوێنێ دایک و باوکی لە ئەجرەکەی بەشدارن، بەڵام هەدیەکردن نییە. والله أعلم. پێویستترمان لەگەڵ با فەرمێ. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. مامۆستا جانم کاتۆ باش. ئەو کاتەی تۆش باش براگیان. مامۆستا جان وڵات حەزرت یەک پرسیارێکم هەیە. فەرموو. وڵای مامۆستا جان بوومە چەند ساڵێکە من لەگەڵ باوکمان قسە ناکەین پێکەوە بینمان نییە. چۆن؟ چەند جارێک چوومە دەستی ماکسەم و یاخود کەسانم نردووە بۆی کە من ئەو ئاشتەوە بین پێکەوە، بەڵام ئەو ڕازی نابێتتر ئایا من گوناحبارم یاخود نا؟ براگیان ئەگەر هۆکار هەیە هۆکارەکە ئێستاش ئەوەی کە باوکت دەیەوێت لە تۆ جێبەجێت نەکردو بۆیە لەگەڵ ئاش نابێتەوە بەڵێ گوناحباری، بەڵێ گوناحباریت. بەڵام ئەگەر هیچ شتێکت نییە لە ئارایە و هەر لە خۆ باوکت لەگەڵت مەتەلەن هەیە لەگەڵ ڕێزمدا بۆ باوکان هەیە مەتەلەن باوکی وایە کەوتۆتە حاڵەتێکی وەکو بڵێ خەڵەفاویەوە یاخود دوای لە هاتووە کە شت تێناگات یان لە خۆیەوە خۆی زوڵمەکە، تۆ مادەمە چیتە پێشەوە و دەتەوێت دەستی ماسکەیت و قسەی لەگەڵ بکەی ئەو ڕازی نابێت ئینشاءالله لەوە گوناحبارنی. بەڵام هەر شتێک لەسەر مەسەلەی دنیایی بێ یاخود داواکاریی دنیایی لە تۆ هەیە و تۆ بۆی جێبەجێ ناکەی دەڵێ من حەقم لەوەدا هەیە لەسەر ئەوە گوناحبار دەبیت. والله أعلم. کۆتا پرسیار وابزانم مامۆستا. بەڵێ فەرموو. مامۆستا گیان سەلام عەلەیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. خوا پاداشتی بەخێر باتەوە مامۆستا گیان. خوا لە تۆش ڕازی بێ خوشکی من. وەڵای مامۆستا من دوو سێ پرسیارم هەیە، یەکەمیان کوڕەکەم نەخۆشە، نەخۆش خەستخانەی هیوایە. ربی خوا شیفای بۆ بێنێت. داواکارم لە خوتبەی دوای جومعان دوعای تایبەتی بۆ بکەی مامۆستا گیان، زۆر مەمنونم. یا ربی خوا شیفای بۆ بێنێت. ئامین. ئینجا دووەمیشە مامۆستا گیان ئەمەوێ بڵێن کوڕەکە ڕۆژووی بۆ ناگیرێ عیلاجی کیمیایی هەیە، زانم فیدیە لەسەرەتی فیدیەی بۆ بین. تەمەنی چەندە تەمەن؟ والله لە حەزە ساڵیە، یعنی حەزەی تەواو نەکردووە. ظاهری دکتۆرەکانڵێن ئینشاءالله بۆی هەیە نەخۆشیەکە کۆتایی پێبێت یان چۆن؟ وەڵڵی مامۆستا گیانەمەی ئێمە ئەم کوڕەی من لە 2010 بە مناڵی تووشی بوو، ئەیتر 4 ساڵ عیلاجی بۆ کرا و
4 ساڵی زیاتر بوو چاک ببوو ئەم ساڵ لە مانگی یەکەوە هەڵیاوەتەوە نەخۆشیەکەی تر لە مانگی یەکەوە عیلاجی کیمیایی هەیە بێتاقەتە والله ظاهری گەنجامە ینی ئومێدی ئینشاءالله چاکبوونەوەی هەیە و ڕۆژەکان بگرێتەوە بەڵام ئینشاءالله ئومێد دەکەین و لەخوا دەپاڕینەوە لەم کاتە پیرۆزەدا کە خوا شیفای بۆ ئەو بۆ باقی نەخۆشەکانی نەخۆشخانەی هیوا و شوێنەکانی تریش بێنێ بەڵام لەگەڵ ئەوەشا فیدەی بۆ بدە ساڵانە فیدەی بۆ بدەن و کەیش ئینشاءالله کە خوا خۆشیفای بۆ نارد ئەو خۆی توانێت ئینشاءالله گەنجێکە و شکری خوا لەسەر ئەو بکە کەم نەخۆشیی لەسەر لەماوە توانێت ڕۆژەکانیشی بگرێتەوە والله ئەعلەم دیارە پرسیار و داواکاری بینێران زۆر زیاتر لەوە بەڵام کاتی بەرنامەکە کۆتایی هاتووە داوا دەکەم لە خوای تەعالی بە ئیسمی عەظەمی بەناو سیفەتە بەرز و پیرۆزەکانی ئەم مانگە پیرۆزە بەخێر و خۆشی بەسەرماندا تێپەڕ بکات و لە هەمومان خۆش بێت لەو کەسانەمان مجێڕێکە بە یەکجاری لە ئەگری دۆزەخ ڕزگاری کردوون و خوا لێیان ڕازی بوو و بەهەشت جێگەیانە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون